ئەوەی کە خواردوێتی دەرێ تامێکی خۆشی هەیە بەڵام لەوانەیە بە برژان خۆشتربی نەک بە کورە. کاکەوان ئامە چییە؟ کوێنەریە؟ ئەمە ئەسپە کووردە. کوردی خۆمانە؟ ئەو ئەسپە کوردی خۆمانە ڕەسەنیاتێک هەیە لە ئێرانەوە پێیان دەرێنەوەی کامەرانی قەدیری. ئەو ئەسپەیەک لەوانەیە کە نەوەی کامەرانی قەدیریە. بەشم کامەرانە زۆرم بیستوە چیم کامەرانە؟ ئەو کامەرانە ئەسپێکی کوردی جوانە، ئەسپێکی خۆشگەڕە لە مەیدانە نۆماکانی خۆش دەگەڕێن لە هەم مەیدانە کەم وایە نۆماکانی دەرنەچن. ئەسپی زۆر چاچشمان هەیە، ئەمە ئەسپی کوردی چاچشمان هەیە. ئەو ڕەسانەیانتانەش زیاتر لێرەوە ڕۆیشتینە کە لێرەوە ڕۆیشتینە مەسەلەن ماینیان لێرە بردووە، ماینی چاچیان لێرە بردووە، ئێستا لەوێ ئەو بەرهەمانە لەوێ پێیا بوونەوە ئیشیان لەسەر کردووە وەک ئێمە نین. مەسەلەن ئیمە سەردەمانێک بەهۆی بابرێن زەمەنی شەڕ و زەمەنی نەبوونی و ئەو شتانە زۆربەی ئەسپەکان فەوتاون، زۆر لە خاوەنداریەتیان مەسەڵەن کابرا نەناوی داون. سێ چار کەسی دیارمان هەیە خۆشبەختانە بە تایبەت لە سلێمانیا ئەوانە ئەو ڕەسەنیاتیانیان هێشتەوە لە کنیان دەنا باقیەکەی کە نەماوە. ئەمە جوانی و شتەکەی چۆن دیاریەکرێ؟ بەخۆی ئەسپە لە کەلەدا کەلەی زۆر بچوک نییە بەڵام مامناوەندە جوانە، قەوساتێکی کەمی هەیە، جێیەکانی کورت و گچکەن لە هەمان کاتداپانن، چاوی خڕە، چاوی وەکو چاوی ئەسپیتر نییە، سینجی پانترێ لە ئەسپیکە لە خوارەوە بە سینجی ملی جوانترە، کورتە بەڵام ملی ئەستور و قەویە، لە کلیکدا کلیکگرە. ئەوجا سەرڕای ئەوانەشدا لە سواریشدا نەرمترە لەگە ئەسپیکە. لە سواریدا ئەوە خۆشترە لە سواری ئەسپی عارەبیان، هەر جۆرە ئەسپێکی تر خۆشگەرترە. بە خوددا ئەسب قیمەتی دیار نییە، ئەسب لە سەکڕی نفرۆشنا لۆن منم لەوانەیە تا ئێستا دەوری دەفتەرونی وەک دەفتەرێک ئەوە بە ئارزوی خۆیان دامیانەتێ، بەڵام بۆ ئەمە بەس دەدری خۆمدان نایدەم. احتیمالی شەیەگە بتەوێت لە بازاڕی بەسەر ئیفرۆشی دەفتەرێک بکە، بەس ئەگەر بە ئارزوی خۆم بفرۆشم چەندی بمدەنێ لەوانەیە نەیدەم. لەوانەشە لە کاتێکدا خەڵک کە ئازیلیە کابرا پارەی چاچشم دەداتێ بەڵام نایدەم، لەبەرەوەی ئەوە بۆ خۆم ینی ماینمان لێ چاک کردووە بردیتمانەوێ و ماینەکەمان هێناوەتەوە زۆری پێویستووە تا ئەومان دروست کردووە. بۆ نمونە ئەو ئەسپانی کە قاچیان ئەشکێت چیان لێکن؟ قاچشکان چابوونی نییە تەواو، لەبەرەوەی گۆشتی نییە، بەس هێزخانە نایگرێتەوە. بۆ ئەی چیلی ئەەکەن؟ والله ناچار دەبی ئەو کا خاوەنەکەی سەری دەبڕێ، لەبەرەوەی بە گوناحەوە بە عەزابەوە لە دیاریدا شتەشی بەسەرنێ ناچاری ئەتوو سەری بڕێ. گۆشتی ئەسپ خوێ؟ گۆشتی ئەسب دەگەڕێتەوە سەر تەبیعاتی ئینسانەکان. هەندێک لە مەلایەکان دەرێن دەخورێن، هەندێک لە خەرچی دکتۆر و ئەوانە مەسەلەن هەندێک دەرێن دەخورێن احتیادی و هەندێک چیش دەرێ ناخورێ، بەڵام ئەوەی کە خواردوێتی دەرێ تامێکی خۆشی هەیە بەڵام لەوانەیە بە برژان خۆشتربی نەک بە کورە. لەگە گۆشتی بۆ نمونە ئەو ئاژەڵە ڕەشەوڵاق ئەسڵەن هیچ شتێکی پیس ناخۆ لە خواردندا لە مەڕیش و لە مانگاش خاوێنترە. باشە ڕاستە ئەو قسەیاڵە ئەسب لە کوێ ئەی خواردەوە تۆش دوای بیخۆرەوە؟ زۆر احتیادی زۆر خاوێنە دەوی، خاوێنە زۆر.